لە چوارچێوەی ئەنجامەکانی کۆنگرەی پێشووی کە ساڵی ڕابردوو لە شاری گلاسکۆی ئۆسکۆتلەندا بەڕێوە چوو، نەتەوەی گرتووەکان 27مین کۆنگرەی لووتکەیی تایبەت بە گۆڕانی کەشوهەوا لە هاوینە هەواری شەرمشێخی میسر ساز دەکات. چاوەڕێژ دەکرێت کۆنگرەکە چەند ڕێوشوێنێک دەستنیشان بکات لەبارەی دۆسیەکانی کەشوهەوا، لەوانەش سنووردارکردنی بە پەلەی غازە ژەهراویەکان و نەرمی و خۆگونجاندن لەگەڵ کاریگەریە چاوەڕوانکراوەکانی گۆڕانی کەشوهەوا و بردنەسەری بەڵێنەکان لەبارەی پابەندبوونە داراییەکانی وڵاتانی پێشکەوتوو بۆ وڵاتە تازە پێگەیشتووەکان لەبارەی کەشوهەواوە. ساڵانە کۆنگرەی کەشوهەوا لە یەکێک لە وڵاتانی جیهان بەڕێوە دەچێت. کۆنگرەی ئەم ساڵیش لە میسر وەک نوێنەری کیشوەری ئەفریقایە و ماوەی 12 ڕۆژ دەخایەنێت و لە ڕۆژی یەکشەممە 6 مانگ دەست پێ دەکات و تا 18 مانگ بەردەوام دەبێت. لە کۆنگرەی ئەم ساڵی کەشوهەوا 40,000 کەس بەشداری دەکەن و لە دوای کۆنگرەی ساڵی ڕابردووشدا کە 35,000 کەس بەشداریان تێدا کردبوو، ئەمە بەرزترین ئاستی بەشداریە لە کۆنگرەکەدا. لەو ژمارەیەش 100 کەسیان سەرۆکی وڵات و سەرۆک وەزیرانەکان، جگە لە دەیان هەزار نێررا و نوێنەری کۆمەڵگەی مەدەنی و ڕۆژنامەنووسان و خاوەن بەرژەوەندیەکان. چالاکیەکانی کۆنگرەکە لە دوو ناوچەی جیاوازدا بەڕێوە دەچن. یەکەمیان ناوچەی شینە کە تیایدا دانوستان لە نێوان نێدراوەکان و کۆبوونەوە سەرەکیەکان بەڕێوە دەچێت. ناوچەی دووەمیش ناوچەی سەوزە کە تایبەتە بە چالاکیەکانی کۆمەڵگەی کار و گەنجان و کۆمەڵگەی مەدەنی و هونەرمەندان و ناوەندە ئاکادیمیەکان بۆ ڕێکخستنی پێشانگا و کاری ڕۆشنبیری و وەرشەی کار. ئەو بوارانەی لە ڕۆژانی کۆنگرەکەدا تاوتوێ دەکرێن بریتین لە پارەدارکردن، زانست، گەنجان و نەوەی داهاتوو، ڕزگاربوون لە دەرهاویشتە کاربۆنیەکان، خۆگونجاندن و کشت و کاڵ، جێندەر، ئاو، کۆمەڵگەی مەدەنی، بەردەوامیدان بە کۆمەڵگا لاوازەکان، وزە، جۆرا و جۆری بایۆلۆجی و چارەسەرەکانیان. لەو میانەیەدا حکوومەتی میسریش چەند تەوەرێکی بۆ کارکردن لەسەریان ئامادە کردووە. هاوکات لەبارەی 6 تەوەرەوە گفتوگۆ دەکرێت کە خۆیان لە گۆڕانکاریە دادوەریەکان و ئاسایشی خۆراک و پارەدارکردنی پێشوەختە بۆ کەشوهەوا و گەشەپێدان و بەرهەمهێنان لە داهاتووی وزە و ئاسایشی ئاو و گۆڕانکاری کەشوهەوا و بەردەوامیدان بە کۆمەڵگا لاوازەکاندا دەبیننەوە. لە سەراستی ئەفریقا ئاشکار دەکرێت بۆ گۆڕانی ئاسان و خاوێن لە بواری وزە و دەستپێشخەری ژیانی شایستەی گونجاو لەگەڵ کەشوهەوا و بەرزکردنەوەی توانای خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوا. کۆنگرەی 27 نەتەوەیە گرتووەکان بۆ کەشوهەوا کار بۆ وەرگرتنی بەڵێن لە خاوەن بڕیارەکان دەکات لەبارەی کەمکردنەوەی دەرهاویشتە کاربۆنیەکان بۆ ڕێگرتن لە بەرزبوونەوەی پلەکانی گەرما کە بە بەراورد لەگەڵ سەردەمی بەر لە پیشەسازی 1 پلەونی و بەرزتر بووەتەوە. ئەمەش لە کاتێکدایە لە کۆی 193 دەوڵەت تەنها 23 دەوڵەت پابند بوون بە بەڵێنەکانیان لە کۆنگرەی ڕابردوودا بە ڕادەستکردنی پلانی نوێکراوەی نیشتیمانیان بە نەتەوەیە گرتووەکان کە تیایدا ئامانجەکان و پلانەکانی کەمکردنەوەی دەرهاویشتە کاربۆنیەکان دیاری کراون.